ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. تافگەی ئێڵاغ. کابرایەک بوو وەستا سادقی ناو بوو، حەسیری دروستە کرد. ئەم وەستا سادقا مێبازێکی ناقۆڵاو جانەوەر بوو، لەگەڵەوەش زۆر قومارباز و فێڵباز بوو. ڕۆژێک بە کۆڵان ئاسوورایەوە، تووشی ژنێک هات ئەوەندە جوان بوو باسی بە کەس ناکرێ. ئەگەر مێوژە ڕەشکەی بخواردایە لە سای گردنیەوە دیار بوو. وەستا سادق کە تەماشای کرد بە جارێ ئاگری تێبەر بوو بۆی. دوای کەوت ئەم کۆڵان و ئەو کۆڵان و کۆڵان هەتا کردیە ماڵێکە. پرسیاری کرد، وتیان ئەمە ژنی فڵان کەسی بازرگانە. وەستا دەست بەجێ چووە دوکانی کابرای بازرگان، سەلامی لێکرد و دانیشت وەکو کەسێ کە زۆر ئاشنایەتی بوو بێ. دەستی کرد بە ئەحواڵپرسینی. هەرچەند پێویستیشی نەبوو، دەسەسڕێک و هەندێک و تاڵی تری لێکڕی. هیچ سەودای نەکرد، هەر شتێ بازرگان بیفەرموایە گورج پارەکەی ئەدایە. لەبەرەوەی حەسیری یەکرد ئەو کەسانەی کە پوشەڵبانە فرۆشن و ئەوانەی حەسیریان نەکڕی هەر شتێکیان پێویست بوایە لە چیت و کوتاڵ ئەیهێنان بۆ لای بازرگان و شتومەکی بۆ کڕی. لە ماوەی 1-2 هەفتەدا ئاشنایەتیەکی تەواوی لەگەڵ بازرگان پەیدا کرد. ڕۆژێک بازرگان بە ناوی دراوسەی دوکانیەوە چووە سەر دوکانی وەستا سادق. وەستا خێرا ناردی، چاو بەفرا و میوان هێنا و ماریفەتێکی زیاد لە ئەندازەی لەگەڵانوان. بۆ ڕۆژی دوایی بازرگانی بۆ قاوڵتی بان کردە ماڵی خۆیان و ئەوی ژەمی بان کردەوە. ئیتر بوون بە دۆستێکی زۆر خۆشەویست. ڕۆژێکی تر دیسان بازرگانی بان کردەوە بۆ ماڵەوە و بەژنەکەی خۆی وت مەسینە و لەگەن بێنێ و دەستی بازرگان بشوا و شەرمی لێ نەکا. میرزا هەرچەندە وتی نابێ، وەستا وتی ئەوە چییە فەرمووی؟ ئێمە تازە یەک ماڵین، شەرمشکۆ نابێ لە بینمانە بمێنێ. لە پاش 2-3 ڕۆژ وەستا سادق چووە ماڵی بازرگان و ئەویش بەژنەکەی خۆی وت کە ئاو بکا بە دەستی وەستادا و نابێ شەرمی لێ بکا و پێی وت ئێمە وەکو براوە هاینە. دەی وایان لێ هات. وەستا سادق میرزا لە ماڵ بوایە و نەبوایە ئەچوو سەربەست دانیشت. چەند ڕۆژێکی پێچوو کەیتر هیچ شەرم و پەردە لە بەینا نەما. ڕۆژێک کەس لەوێ نەبوو. وەستا سادق ڕووی کردە میرزاژن و وتی فڵانی، من ڕاستی بڵێم دڵم چووە لێت و بۆ سوتاوم و هۆشم نەماوە، بۆ خاتری خوا چارێکم بکە. ژنەکە خۆی لە خۆی ئافرەتێکی دایان پاک و بە ئەدەب بوو. هەرچەند وتی وەستا تۆ برای منی و لەگەڵ مێردەکەم وەکو براوانە، ئەمە کاری کردن نییە و خوا قبوڵی نییە. نەچوو بە گوێی وەستادا. ناچار ژنە هەرەوەندەی پێکراوتی باشە شەوێ لە دیوەخانەکەمان خۆت بشارەوە، منیش نیوە شەو دێمەلات. شەو وەکو جاران وەستا سادق دانیشت و وەختی نووستن هەڵسا ڕۆیشت. چوو لە هۆدەی سەرداڵان کە دیوەخانی چۆڵ بوو خۆی شاردەوە. ژنەکە زانی کە لەوێدایە، لە دڵی خۆیاوتی ئەگەر ئەچمە لای ئەم سەگ بابە نابێ و ئەگەر بە مێردەکە مەڵێم کە وەستا سادق وا خائینە لەگەڵت و ئێستش لە دیوەخانەکە خۆی داگرتووە هەر نابێ و ناشرینە. هەستا بە بۆنەی دەستنوێژەوە چووە حەوشە و بە هەڕاکردن هاتەوە لای مێردەکەی وتی پیاوەکە ئێستا کە لە حەوشە بووم گوێم لە دەنگی کۆکە بوو لە هۆدەی سەرداڵانەکە. میرزا خەنجەرەکەی بەڕووتی گرت بە دەستەوە وتی دەستا تۆش فانوسقەکەم بۆ هەڵگرە. کێیاوە؟ وەستا سادق زانی کەوا هاتوونەتە سەری وتی 15 16 17 18. میرزا دەنگی ناسی وتی وەستا سادق ئەوە چیەکەی؟ وەستا سادق وتی بەخوا میرزا ئیمڕۆ سەیرم کرد ئەم هۆدە حەسیری نەبوو، منیش هاتم ئێستا کەوتم فرسەتە باگان لێ نەبێ ئەچم ئەی پێوم حەسیرێکی جوانی بۆ دروست دەکەم. میرزا وتی بابەوە چیاڵێیت پێی ناوێ؟ وەستا وتی قابیل نییە بەخوای کەم. لێیدا ڕۆیشت. سبەینێ هاتەوە سەر ژنەکە وتی بۆچی ئەمشەو میرزا زانی من بوو؟ ژنە وتی نازانم، توخوا وەستا سادق واز دە فیکرە بێنە، گوناحە، تۆ برای منی. وتی خانم بەخوا چار نییە، دڵم لێت چووە و ئەبێگەمەم لەگەڵ بکەیت. وتی کەوای ئەمشەو بچۆرە تەوێڵەکە. شەو دیسان وەستا سادق هات، وەختی نووستن هەڵسا و خۆی هاویشتە تەوێڵەکەوە.
ژنەکە دیسان فکری کردەوە و نەوێرا بە مێردەکەی بڵە کە حاڵەکە وایە. وەختی نووسن وتی مێردەکە بەخوا چوومە خوارەوە پیاوێک لە تێوێڵەکە ئەکۆکی. دیسا میرزا خەنجەرەکەی هەڵگرت و ژنەکە فانۆسی گر بەدەستەوە و هاتنە بەر تەوێڵا. بانگی کرد سەلام کێ لەو تەوێڵەیە؟ وەستا سادق بە دەنگێکی هێواژ وتی وس ئێوە بڕۆم بنون حەقتان نەبێ. میرزا وتی وەستا ئەوە چیەکەی لەوێ؟ وتی میرزا ئێمڕۆ دووسێ هەمەوەندانیش بوون ئەیانوت کەس ماینی چاکی نییە میرزا نەبێ ئیمشەو بچین ماینەکە بتزین. ئەوە منیش هاتووم لێرە نۆبە دەگرم با بێن ئەو وەختەیان ئەوان منە کوژن یان منەوانە کوژم. میرزا ناچار بوو دانیش لە تەوێڵەکەدا تا ڕۆژ بووەوە هیچ نەبوو. وتی میرزا من پێم وت بوون کە کەس ناتوانێت دزی لە ماڵی میرزا بکە. وەختی نیوەڕۆ چووەوە بۆ لای ژنە و دیسان سەری خستەوە سەری. ژنە وتی پیاوی چاک بە واز بێنە خوارەوای حەقی نییە. وەستا وتی نابێ. ژنە وتی کەواتە بڵێم چی؟ ئیمشەو من لەبەر قاپی هۆدەکەی خۆمان لەگوێ ئاگردانەکە ئەنوو مێردەکەم لە لای سەرەوە ئەنوێ شەو وەختی نووسن وەرە لام. وەستا وتی باشە. شەو ژنەکە خۆی چوو لە لای سەرەوە نووست و مێردەکەی لەگوێ ئاگردانەکەدا نوان. نیوە شەو وەستا هات و چووە سەر جێگەکە دەستی برد بۆ ناو لنگی میرزا و میرزا بەخەبەر هات و دەستی گرت و وتی ئەمە چییە؟ وەستا سادق وتی الحەمدولله یا ڕەبی شکر. میرزا وتی ئەمە چییە؟ وەستا وتی فڵانی دەنگ مەکە ئیمڕۆ لەگەڵ حەمەی نادر و مارفی ئەخۆلا باسی جەنابتان کرا ئەوان وتیان بەخوا میرزا قۆڕە منیش وتم بەخوا قۆڕ نییە تەنانە سێ بەسێ تەلاقیشم لەسەر خوارد ئێستا کە دڵم زۆر لە غایلەدا بوو نەوەک تەلاقم کەوت پێ هاتم پێم نابەجەرگی خۆما و ئەوا تاقیم کردەوە باش بوو شکر تۆ قۆڕ نیت و منیش تەلاقەکەم نەکەوتووە. ئەم قسەیەی کرد و ڕۆیشت. سبەینێ چووەوە لای ژنە و وتی فڵانی هەرچی بوو هەتا ئێستا ڕابرد ئیتر لە ئەعتباری ئێستاکەوە تۆ خوشکی من و منیش لەسەر دەستی تۆدا تۆ بەبێ چونکە ئازانم تۆ ئافرەتێکی داوێن پاک و شیر پاکی.